دووبارە سڵاوتان لێبێ. تەوەری دووەمی ئەمڕوو ماڵە هەر دەربارەی کۆبانی و دەربارەی کوردستانی ڕۆژاوایە، بەڵام لە زاویە و لە بۆچوونێکی ترەوە کە ئەوەش بریتە لە ڕێکەوتنی هێزە سیاسیەکانی سەر ساحەی کوردستانی ڕۆژئاوا بۆ ئەوەی کە یەک گوتار و یەک خیتابی سیاسیان هەبێ بە تایبەتی لە قۆناغی داهاتوودا. ڕێکەوتنامەیەک یاخود پەیماننامەیەک لە نێوان لایەنە سیاسیەکاندا ئیمزا کراوە، بڕیایی لەسەردرا کە لە سێ خاڵی سەرشیدا خۆی دەبینێتەوە. خاڵێکی ئەندانانی مەرجەعێکی سیاسی هاوبەشە کە لە سی ئەندام پێک بێ، و خاڵێکی تری ئیدارەکردنی ئەو شوێنانەی ڕۆژئاوای کوردستانە کە بەدەست کوردەوەن بۆ ماوەی 2 مانگ و پاشان هەڵبژاردن بکرێ. خاڵێکی تریش مەسەلەی بابەتی سەربازیە کە یەکەپە لی بەرپرسە. پرسیارەکە ئەوەیە کورد بۆ لە کێشەکان و لە ڕوبەڕووبوونەکان و لە ململانی سەختەکاندا هەمیشە باز لە یەک ڕیزی دەکا، بەڵام لە ئەرزی واقعە ئەم یەک ڕیزیە نابینرێ. بۆ هەمیشە کورد لە کاتی سەختی و کاتی دژواریدا مەترسی تەفریقە و مەترسی ناکۆشی و براکوژی لە نێوان هێزە سیاسەکانە تۆختر و خەستر دەبێتەوە. ئەم یەکگرتن و ئەم بۆ چوونە جیاوازانی کە لە ئێستادا لە خطابێکی سیاسیدا یەکی گرتووە، ئایا چ دەستکەوتێک پێشکەش بە کوردستانی ڕۆژئاوا و بە کانتۆنەکان دەکات؟ هەڵوێستی لایەنە سیاسیەکان و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان چی دەبێ لە کاتێکا تەداخولات هەبووە پێشتر وەکو دەڵێن لەلایەن لایەنە سیاسیەکانەوە بۆ کوردستانی ڕۆژئاوا؟ ئەی هەڵوێستی نێودەوڵەتی بە تایبەتی فەڕەنسا کە دەیەوێت لە ئێستادا بە شێوەیەک لە شێوەکان بێتەوە سەر سفرەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لەم هەڵوێستەیە و لەم بڕیارە و لەم ڕێکەوتنامە سیاسیەدا چی دەبێت؟ بۆ قسەکردن لەسەر ئەم مەسەلانە لە دووهۆکەوە فەیسەڵ یوسف ڕێخەری تافگەرە چاکسازی کوردیمان لەگەڵدا دەبێ و هەروە لە سلەیمانی خالید سلەیمان ڕۆژنامەنووس سوپاسانەکەین. سپاس بەوێش. سەرەتا کاک فەیساڵ ئەگەر ئەو پرسیارە لە بەڕێز بکەم. کاک فەیساڵ دیارە کاک فەیساڵ ئامادە نییە. کا خالید وەک شارەزایەکی بواری سیاسی و ئاگادار لە ڕەوشی سووریا پرسیارێکی گشتی بکەین بەر لەوەی بچینە ناو کۆبانیەوە لە بوونی داعشدا لە ئێستادا و لەم ڕوبەڕووبوونە سەختانە، لەم دروستبوونی هاوپەیمانیە نێودەوڵەتیی کە هەیە بۆ ڕوبەڕووی داعش، سووریا بەرەو شۆ؟ سووریا ئەمە لە خاڵێکەوە دەست پێ بکەم. پێش ساڵێک پرسیارم لە باحثێکی فەڕەنسی کرد کە دراسەیەکی لەسەر وەزعی سوکانی و سیاسی و ئابووری و داهاتووی ئەو وڵاتە کردووە. ئەڵێ ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی ئەم ساڵە پێش ئێستا ئەم قسەی کردو، ئەڵێ کۆمەلگای نێودەوڵەتی دەستی لەوە بەرداوە ڕژێمی ئەسەد بڕۆخێت. کۆمەلگای نێودەوڵەتی جۆرێک لە جۆرەکان پاشەکشێشی کردووە لە بەرپرسیارەتی خۆی لە سووریایە. ئەمە خاڵێک. خاڵی دووەم کە پایوەستە بە ناو خۆی سووریاوە بەڕاستی ئاراستەی ڕووداوەکان بە شێوێکە ڕۆیشتن، بە شیوێکە بە دۆڵێکە ڕۆشتن، دۆڵەکە زۆر خەتەرناکە. ئەوش ئەوەیە هەموو هێزە ئەلمانی و هێزە دیموکرات خوازەکان پاشەکشەیان کرد، تەنانەت ئەگەر وەک کەسایەتیەکانیش کە کەسایەتی بەرزی سیاسی تیا بوو پاشەکشەیان کرد لە دیمەنە سیاسەکە. کێ هاتە پێشەوە لە هەنگاوی یەکەمە ئەخوانی موسلیمین مبادرەی سیاسی بەدەستی ئەخوانی موسلیمینەوە بوون، بەڵام لە کۆتاییەکەیە مبادرەی سیاسی لە دەستی ئەخوانی موسلیمینش چوە دەرەوە، کەوتە دەست چەند هێزێکی فاشیگەرایی دینی وەک داعش، وەک ئەحراری شام و هەروەها وەک جەبهەی نوسرە. باش ئەم دۆخە سیاسیە بە تایبەتی ئەوان لەسەر ئەرزی واقع مبادرەی عسکەریان بەدەستەوەیە، مبادرەی سەربازیان بەدەستەوەیە، ئەوان شوێنیان بەدەستەوەیە، ئەوان شارەکانیان بەدەستەوەیە، ئەوان تەنانەت هەندێک جونگەی گەورەی ئابووریشان بەدەستەوەیە لەو شارانەی لەو شوێنانەی کە بەدەستیانەوەیە. بۆیە تا ئێستا دۆخەکە هەتا بێت ئالۆسترە بێ. ڕژێمی سووریا تا ئەوەی کە بەلایەوە گرنگە ئەوەیە دیمەشق بپارێزێ. ئەمڕۆژ هەموو هێزەکان و هەموو تەرکیزی خۆی خستوەتە سەر شام، چونکە شام بۆ ئەو شتێکی گەورەیە ئەبێ وەک خۆی بمێنێتەوە. شوێنەکانی تری پشتگوێ خستووە تا لە دەوروبەری حەلەب، هەروەها لە ڕەقە و هەروەها لە دێرە زور و هەروەها
شوێنەکانی تری دەوروبەری دەرعا ئەم شوێنانەی پشتگوێ خستووە و تەنانەت مبادرەی ئەسکەریشی نییە تا پێش چەند مانگێک ڕژێمی سووریا مبادری سەربازی هەبوو هێڕشی هەبوو بەڵام ئێستا لە خاڵێکە وەستاوە وا دیارە ئەوش ئەم دیمەنەی پێ باشە کە ئەم هێزانە لەگەڵ خۆیانە سەرقاڵ باشە کاک هەڵی تۆ بەڕێز ئاماژت بۆ دادەڵی مبادرەی شخصیەتە عیلمانەکان و وەجە عیلمانەکانی ئەو مەشهدی سیاسی سووری پاشەکشەی کرد وەجە ئیسلامەکان بەڵام بە درێژایی مێژوویە بە تایبەتی وی پێوتێ حرەکەی قەومی عەرەبی دایما حرەکەیەک بووە بۆکو خۆی نیشانداوە کە حرەکەیەکی عیلمانیە بۆیە ئەگەر نخبەی سیاسی نخبەیەکی قەومی و عیلمانی بن شعبیەت و ئەرزیەتی شعبی دایما بەلای حرەکە ئیسلامەکان و حرەکە سەلەفیەکان ئاڕۆشتون دادوانیە لە سووریاش عینەن مەشهد دووبارە بۆ تۆ کە لە میسر دووبارە بۆ کە لە تونس و یەمن کاک محەممەد ئەمە تێبینێکی زۆر بەجێ چونکە لە دوای ساڵی 1960ەوە کە شکستی گەورەی عەرەبەکان لە بەردەم ئیسرائیلدا دروست بوو کە لە دوای ئەوە دایمەن هێزە نەتەوەیەکان و هەروە ینی حرەکەی قەومیەکانی عەرەب و هێزە ئیسلامەکان یەکیان گرتوتەوە لە قڕولیتەیە ئەمە تعبیرێکی سیاسیە کە هێزە قەومی عیلمانەکان لە دەسەڵاتە بوون هێزە ئیسلامی و سەلەفیەکان لەناو خەڵکا بوون بەڵێ چونکە بەردەوام ئەوان مەفهومی عروبەیان گرێدا بوو بە ئیسلامەوە ئیسلامیشیان گرێدا بوو بە مەفهومی عروبەوە لەم ڕۆوە بەڵام لە پاشخانی کۆمەڵایەتیە شتێکی تر هەبوو ئەوش ئەوە بوو بەهۆی ئەو بار و زروفە نالەبارەی لە ڕووی سیاسی و بەهۆی کۆمەڵی سیستەمی ستەمکاری لە ناو جیهانی عەرەبیە کۆمەلگاکانی عەرەبی حاضینەیەک یان با بڵێم ژینگەیەکی کۆمەڵایەتی لەبار دروست بوو بۆ هێزی سەلەفی بۆ هێزی جیهادی کە ئەم هێزە جیهادیانە بە تایبەتی لە ساڵی هەشتاکانە دەرکەوتن بە شێوەیەکی زۆر زەق دەرکەوتن لە هەشتاکانە وڵاتانی عەرەب بۆ ئەوەی ڕزگار بن لەم هێزانە چیان کرد هەمویان ناردن بۆ ئەفغانستان و ئەفغانی عەرەبیان دروست کرد لە هەشتاکانە بەڵام لە کۆتاییەکەیە گەڕانەوە بوونە بار بەسەر کۆمەلگای عەرەبیەکانەوە ئێستش نەک تەنها لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڵکو لە ڕووی سەربازیشەوە لە ڕووی سیاسیشەوە بوونەتە بار ئێستا مبادرەی سیاسیان کەوتوتە دەست لە هەنێ شوێنە تەنانەت مبادرەی ئابووریشان بەدەستەوەیە یعنی مؤسساتی گەورەی عیملاقی ئیعلامی و ئابووریشیان بەدەستەوەیە باشە کاخالی بینەوە سەر سووریا مەشهدی سیاسی دیمەنی سیاسی لە سووریا پێ ناچێت بەم زوانە بە شارەسەت بڕوات هەمان دیمەنی سیاسی عێراق نییە کە لە دوایەوە یەکە و داگیرکردنی کوێت و ئازارکردنی پاشان و ئازارکردنی لەلایەن هاوپەیمانەکان و هەمان دیمەنی سیاسی لە سووریا دووبارە نابێتەوە وڵاتانی ڕۆژاوا بۆ بەدیلێک دەگەڕێن وڵاتانی ڕۆژاوا ئەتوانم بڵێم ئەمڕۆ لە ئەوەی پەیوەستە بە سووریاوە چونکە ئەوەی کە دەرکەوت لە دوای 2011 لە سووریا دەرکەوت وەک ئەوە بوو ئەگەر تعبیرێکی سیاسی دەستەواژەیەکی سیاسی بەکاربێنین ئەوەی ئەڵێن سنووقی پاندۆرا ئەو سنووقی پاندۆرایە کە کرایەوە بحوش لە ناو سنووقەکەیە دەرچوون چونکە لە سووریا چاوەڕوانی ئەوە ناکرا ئەم هەموو هێزە سەلەفیە فاشی گەرایە دەرچن بەو شێوەیە کە دەرکەوتن چونکە سێ هێزی ڕئیسین هێزەکان داعش و هەروەها جەبهەی نوسرە و هەروەها ئەحراری شام ئەمانە ترسێکی گەورەیان دروست کرد لە سووریا چونکە سووریاش وەکو عێراق وڵاتێکە کەمایەتیکی زۆری تایە کەمایەتی نەتەوەی تایە ئەتنیکی تایە ئاینی تایە ئەم هێزانە ئەم هێزە کۆمەڵایەتیانە هێزە بڵێن کەمینەکان هەموو گەڕانەوە بۆ ژێر چەترەکەی بەشار ئەسەد ئەمەیەکێک بلۆ مشکلانە چونکە لە سەرەتادا ئەم هێزانش خەڵکیان هەبوو لە ناو خۆپشاندانەکانە لە ناو ڕاپەڕینەکانە خەڵکیان هەبوو بە هیوای گۆڕینێک بوو بەڵام ڕخنێکی ژێر دەڵێن هێزە کوردەکانیش کە لە ڕۆژئاوای کوردستانی ڕۆژاون ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان لە ژێر چەتی بە شارا بوون ئەخر بە کێ یەکێک لە ڕخنەکان لەوە بە تایبەتی هێزەکانی کە نزیکن لە پاکەکەەوە ئەزانی ئەم خاڵە بەڕاستی پێویستی ینی پێویستە لەسەری قسە بکرێ یەکێک لەو خاڵانەی کەوا هێزە کوردیەکان و شارە کوردیەکان و شوێنە کوردیەکان ڕۆژ ئاوای ئەبەستەوە دیمەشقەوە قەرارێکی سیاسی نییە بەسەرەوەی قەرارێکی دەوڵەتیە قەرارەوە دەگە پارتی کرێکارانی دووسان ئەمە قۆناغی زمینەیەکی باش و ئەرزیەتێکی باشە بوو لە سووریا گەشەی کردەوە لە سووریا پێشکەوتووە بە مبادرە یاخو بە مبارەکەی حافزە سەد و دواتر بە شارەسەد محەممەد ئەمە شکالێتێکی سیاسیە ئەمە وای کردووە کە تورکیا بە شێوەیەک لە شێوەکان ئێستا لە هەوڵی ئەودا بێ مەرجی ئەساسی بۆ بەشداریکردن ڕوخانی بەشارە پێم وایە ئەم خاڵە ئیشکالیتێکی سیاسی لەسەر و ڕوونکردنەوەی زۆریشی لەسەر نادرێت ئەگەر باس بکەین تەنانەت هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانی خۆشمان لە سووریایە دروست بوون لە
سووریاوە چەکیان بۆ ئاهات سووریا پاڵپشتیانی ئەکرد مەکتەبی پەیوەندیەکانیان هەبوو لە سووریا هێز پەکەکەش هەر بەو شێوە بوو ئەمە خاڵێکی تر هەیە کاک محەممەد کە ئەوی ئێستا باسەکرێت ئەڵێن گوایە بۆ تا ئێستا پەیەدا و ئەوی دارە سیاسی کەوا دروستی کردووە لە ڕۆژاوی کوردستان بۆچی تەلاقێکی سیاسی نادا لەگەڵ نیزامە پێم وایە تەلاقە سیاسیەکە لەگەڵ نیزامە دروست بووە بەڵام تەسریحی مەسەر داود ئۆغڵۆ دەڵێ بۆ ئێستا ئەم فرمێسکە بۆ کۆبانی ڕێژن لە کاتێکا تورکمانەکان عراب کورد لە ناو دەچوو ئەزانی بۆ لەبەر ئەوەی لە ڕووی ڕەمزیەوە لە ڕووی ئینسانیەوە لە ڕووی سیاسیەوە ئەو بەرگریەی کە لە کۆبانیە کرا لە هیچ شوێنێکان نەکرا چونکە داعش بۆ هەر شوێنێک ئەڕۆیشت یەکسەر سقوتێ کرد بەڵام کۆبانی سقوتی نەکرد کۆبانی ئێستا گەیشتە حاڵەتێک کە بتوانێت سحری داعش بڵاو بکاتەوە چونکە داعش سوورەتێکی ئیمەیجێکی وایان بڵاو کردەوە لە ناو دنیاە بەرەو هەر شوێنێک بڕۆن ئەبێ بە سەعات بە دەقە کۆتایی پێبێت بەڵام لە کۆبانیە ئەم سحری داعش بەتاڵ کرایەوە خەڵک پێشەوەی کۆمەلگای نێودەوڵەتی تەدەخل کات و بردومانی داعش بکرێت بەڵام خەڵکی کۆبانی من شتێک لێ ناشارمەوە پێش لە مانگی چوارە لە دانیشتنیەکە لەگەڵ بەڕێ ساڵح موسلیمان لێم پرسیارم لێ کرد وتم هێزی یەپەگە و یەپەژە لەکوێیە وەک ڕۆژنامە نووسێک پرسیارەکەم ئەم سحرە لەکوێیە کە ئەوان بتوان بەو شێوەیە بەرگری بکەن پرسیارەکەی وتی من کاتان لێکم ئێوە لە هەرێمی کوردستان وا مەکەن کە تەنها یەپەگە و یەپەژەیە بەرگری ئەەکەن وتی خەڵکی کۆبانیە کەوا بەرگریەکەن من ئەم قسەی بەڕاستی ئێستا بەڕاستی زانم چونکە پێش 3 ڕۆژ گۆڤاری نیوزویک لە ناو کۆبانیا فۆتۆستۆریەکیان کردو تا ئێستا کردبوو بڵاویان کردبوو لە نیوزویک تا ئێستا خەڵکێکی زۆری مەدەنی لە ناو کۆبانیا ماوە ئەمڕۆ ئۆردۆگان مشکلەکەی ئۆردۆگان ئەوەیە کە کەوتووەتە ناو زەلکاوێکەوە ناتوانێت چۆن دەرچێت زەلکاوەکە ئەمڕۆ ئەڵێ کەس لە کۆبانیا نەماوە ئەمە تەسریحی ئەمڕۆیە ئەڵێ کەسی تیان نەماوە مەدەنی تیان نەماوە چەند هزار چەکدارێکی تیاماوەی تر ئاهمێتەکەی لەکوایە نەخێر ئاهمێتی هەیە ئاهمێتەکەی وەکوتم ئەو چوارچێوە ڕەمزیەیە ئەو چوارچێوە ئەخلاقیەیە کەوا ئەمڕۆ نەک تەنها وڵاتانی ناوچەکە ئەوروپاشی هێناوەتە دەنگ باشە تۆ باسی چوارچێوەیەکی ئەخلاقی دەکەی بەڵام لە سیاسەتی دەوڵەتیە مەفهومی ئەخلاق مەفهومێک نییە جێبێتەوە بەڵام تا ئێستا هەیە من نمونەیەک تەیەمە کاک محەممەد تا ئێستا ڕاستە بەرژەوەندە نێودەوڵەتەکان مەفهومی ئەخلاقی خسوەتە لاوە بەڵام لە ناو ناوەندە سیاسی و کۆمەڵایەتی و سندیکاکانە ئەو مەفهومە باشە بەڵام کاک خالید یعنی لە مەسلحەتی وڵاتێکی وەکو ئیسرائیلایە مانەوەی بەشار تۆتە سندوقێکی پڕ لە وەحش سندوقێک کرایەوە کە کەس نازانێت چارەنووسی چی دەبێت ڕەنگە لە میسر خراپتر بێت ڕەنگە لە یەمەن خراپتر بێت بەهاری عەرەبی مادیەوەی کە پێوترا بەهاری عەرەبی چۆن کەوتەوە نیایەتی مەشهەدە سیاسەکانی ئەو وڵاتانەشمان بینی وڵاتێکی وەکو سووریا تا ئێستا لە یەک فیشە لە جۆلانەوە بەرەو ئاراستەی ئیسرائیل نەتەقێنراوە هەر لە درێژای مێژوشوە بووە باشە مانەوەی بەشارەسەد بەم شێوەیە بۆ ئیسرائیل باشتر نییە دواتریش کە ئیسرائیل نوێنەرایەتی کۆمەڵێک وڵات دەکا کە یەکێک لەوانە ئەمریکایە یەکێک ئەزانی شکالێتێکی سیاسی لە نظری معاملە شکالێتێکی سیاسی گەورە هەیە لێرەیە کاک محەممەد نە هێزە سەلەفیەکان يعني من بس هێزی سەلەفی هێزی فاشی دینی وەک داعش و وەک نوسرە و وەک ئەحراری شام نە ئەم هێزانە نەهێزی بەشار الأسد بەڕووی ئیسرائیلە هیچ قسەیەکیان نییە و هیچ هەڵوێستێکی سیاسی و هەروەها تەنانەت بەس ئێستامیان لەم مەرحەلەیە ئەوە ناکەن بۆ ئەوەی ئیسرائیل لە خوارنەوە نەک تەنها ئەمڕۆ لە کۆنی شەوە یعنی باسی قاعدە بکەین با باسی جیهادی سەلەفی جیهادی بکەین لە ساڵی کە بە شێوەیەکی زەق لە قسەکانی پێشومە ئاماژەم پێدا لە هەشتاکانە دەرکەوتن و چوونە ئەفغانستان و بڵاوبوونەوە ئەوشتان تا ئێستا هیچ شتێکیان تەقینەوەیان کردووە لە ئیسرائیلە نیان کردووە چالاکی کچێکداریان کردووە نیان کردووە تەنانەت بەیانێکی سیاسیش ئەوەی کە تعبیر لە سیاسی ئەوان بێ شتێکی وە زەق نییە دەرکرابێت مەبەستم ئەوەیە ئەمان لە مەسلەی ئیسرائیلە جۆرێک لە ڕێکەوتن جۆرێک لە ئەتیفاقێکی زمنی هەیە لە نێوانیانە بەڵێ من پێم وایە تا ئێستا بەلایەن ئیسرائیلەوە باشترە بۆ ئەو نظامی بەشار ئەسەد بمێنێ چونکە نظامی بەشار ئەسەد بۆی هەیە کۆنتترۆل لەغاوی هەنێ جوڵەی سەربازی و ئەمنی بکە لە ناوچەکەیە لە مەبەستم لە ناو سووریایە بەڵام هێزەکانی تر ئەو لەغاویان بۆ ناکرێت باشە کا خالید فەڕەنسا بەجددی لە هاتوۆتە سەرخەت و دەوێت بەشدار بێتەوە لە ئەوەی پێی دەوتێ سفرەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژهەڵاتە ئەمە دیسانەوە دروستبوونەوەی قۆناغێکی پۆست کۆلۆنیالیزم نییە لە دوای کۆتایەتی کۆلۆنیالیزم و ئیستیعماریەتی بریتانیا و ئەمریکا و
فەڕەنساش بە شێوەیەک لە شێوەکان وڵاتێکی وەکو ئەمریکا و بریتانیا هاتوونەتەوە ناو ئەم ناوچەیە فەڕەنسا ناوێت دیسانەوە پشتی هەبێ لەم ناوچەیەدا ئەمە بەتایبەتی لەسەر مەسلەی کۆبانی و سووریا خۆ ئاگاداری میدیای فەڕەنسی و ئاگاداری شارعی سیاسی فەڕەنسی ئەزانی کاک محەممەد ئەم قسەیە ئەمڕۆ نەکتەنها لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاسی ناوچەکەش ئەم قسەیە لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئەکرێت بەرژەوەندەکانی فەڕەنسا لە ناوچەکە بەڵام من پێم وایە ئەمە ئەو قۆناغە نییە بۆ گەڕانەوە بۆ قۆناغی دوای کۆلۆنیالیزمیان پۆست کۆلۆنیالیزم من قسەی دیپلۆماتکارێکی فەڕەنسی بۆ هێنمەوە ساڵی 2012 لە چاوپێکەوتنیەکە وتی ئەمڕۆ ئەمریکیەکان بە ئاشکرا لە کۆبنەوەکانە بە ئێمەیان وتووە ئەم کەسش کە ئێڵێم جێگری سەرۆکی فەڕەنسا ئۆڵاند وتی پێم بە ئێمەیان وتووە ئەوروپیەکان بە تایبەتی فەڕەنسا و ئەڵمانیا ئەمڕۆ کاتی ئەوەیە فەڕەنسیەکە ئەوروپیەکان جارێکی تر بگەڕێنەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوری خۆیان ببینن بۆ چونکە ئەمریکا سیاسەتی ئەمریکا ئێستا دوو جمگەی تری لەبەر دەسایە لە جیهانە یەکەمیان ئەفریقیا باکووری ئەفریقایە بە تایبەتی تونس و شوێنەکانی تر و هەروەها بەرەو ئاسیاش یعنی ئەم دوو ئاراستەیەش هەیە لە سیاسەتی ئەمریکا بۆیە ئەمڕۆ لە جۆرێک لە پشتگوێ خستن نا جۆرێک لە ئەوە هەیە یعنی ڕۆڵی تر مەساحی زیاتر بدرێ بە ئەوروپیەکان پێشتر ئیتاڵیەکان فەڕەنسیەکان ئینگلیزەکان ئەمریکەکان یعنی دیسانەوە بە شێوەیەک لە شێوەکان دەیانەوە بێنەوە ناو ساحەی سیاسی ڕۆژهەڵاتی ئەمڕۆ ئەیانەوەی مەسەلەن لە مەسلەی سووریا فەڕەنسا بەرژەوەندیکی زۆر لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە بەرژەوەندی هەیە بەڵام لە ڕووی ئابووریەوە بەرژەوەندیکی ئەوەنە زۆر گەورەی نییە لە سووریا کە بگەڕێتەوە ناو سووریا بەڵام ئەمڕۆ شتێک هەیە کاک محەممەد ئەمێ ئاماژەی پێ بەمە ئەوش ئەوەیە ئەمڕۆ تەنها حکوومەتی فەڕەنسی نییە بڕیارێکە دات مەسەلەن ئەم ئەجندای هەیە و ئەبێت تەنفیزی بکە لە ناوچەکە ئەمڕۆ هێزی سیاسی و هێزی کۆمەڵایەتی تر هەن لە ناو فەڕەنسایە پاڵ بە سیاسەتی فەڕەنسیەوە ئەنێن ئەم جۆرە هەڵوێسانە وەرگێت یەکێک لەوانە دوێنێ ڕۆژنامەیەکی بەناوبانگی فەڕەنسی کە لیومانیتەیە یەکێکە لە ڕۆژنامە بەناوبانکانی فەڕەنسایە دوێنێ لە ئەلفەوە تایبەتمەندیان کردبوو بە وەزعی کۆبانیەوە تەنانەت مانشێتی ڕۆژنامەکە ئەو بوو کۆبانی لە دڵدایە یەکێک لەوانەی کە نووسری ناو ئەم مەلەفە سیاسی بۆ کە ڕۆژنامەکە کردوێتەوە کێ بووە جان زیگلەر جێگری تەنفیزی سەرۆکی کۆمیتەی مافی مرۆڤە لە نەتەوەیە گرتوەکان کە خۆی کەسێکی شارەزایە لە فەڕەنسا ئەم ئەڵێ ئەگەر بێت و فەڕەنسا هیچ جوڵەیەک نەکات ئەمە قسەکەی ئەو بۆ گەرمەوە ئەڵێ ئەگەر بێت و فەڕەنسا هیچ جوڵەیەک نەکە ئەوە ئێمە بە هەموو هێزێکمانەوە بە هەموو توانایەکمانەوە جادەی فەڕەنسی ئەجوڵێن ئەم خالید ئەو پرسیارە بکەینەوە ئەمەی کە فەڕەنسا دەیکا ئەمە لە عەتفی سیاسیەوە شتێک هەیە لە دنیاە پێی وتی عەتفی سیاسی ڕەنگە تاکە میلەت کە بە سیاست بە عەتفەوە بخوێنێتەوە لە ڕێی شیعرەوە بخوێنێتەوە کوردە بەڵام ئەمەی فەڕەنسا دەیکا بۆ عەتفی سیاسی ئەمەی بەرامبەر کۆبانیەکان پێم وانە عەتفی سیاسی بێ بۆ چونکە ئەمڕۆ داعش تەنها هەڕەشەیەک نییە بۆ سەر کورد داعش تەنها هەڕەشەیەک نییە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست داعش ئەمڕۆ هەڕەشەیەکە بۆ سەرجەم مرۆڤایەتی بەڵام داعش بە شێوەیەکی تر بانگێشکردنەوەی وڵاتانی ڕۆژاوانیە بۆ سەر سفرەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوان ئۆڕەدی یعنی لەسەر سفرەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن وڵاتانی غەرب بە شێوەیەکی تر فەڕەنسا و ئیتاڵیەکان فەڕەنسیەکان هەر لەسەر سفرەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونە جیان نەهێشتووە ئەوە تا کۆمپانیا زەبەلەحەکانیان ئەوە تا مەراکزە سەقافیەکانیان ئەوە هەموو شێوێک وجودیان هەبووە تەنها وجودی سەربازیان لە هەنێ ڕۆوە نەبووە ئێستا وجودی سەربازیەکەشیان بۆ دروستە بێ بۆیە پێم وانێ ئەوان هەر مەوجود بوون لەسەر سفرەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام کا خالید ئێستا دوو ئاراستەیەک لای وایە ئەگەر پێشتر کۆلۆنیالیزم و ئیستیعمارەکان بە چاوی کەسانی داگیرکرد دەبینرا لەلایەن هاوڵاتیان ئێستا ئەم مۆچە و ئەم سۆڕیان لە خۆیانە گۆڕیوە وەکو کەسانی منقیس یەنەوە سەر سفرەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەزانی هەنی مەفاهیمی ئەخلاقی و سیاسی هەیە گۆڕانکاریی گەوریان بەسەر هاتووە تەنانەت مەسلەی کۆلۆنیالیزمیش گۆڕانکاری بەسەر هاتووە دەستەواژەی پۆست کۆلۆنیالیزمیش گۆڕانکارێکی زۆر گەورەی بەسەر هاتووە ئەوەی کە ئەمڕۆ لە کۆبانیا ڕوویدا ئیمەیجێک هەبوو سوورەیەک هەبوو ئەو سوورەیە کە هێزەکان یەپەگە و یەپەژە دروستیان کرد ئەمڕۆ جادەی کە کاتێک جادەی ئەوروپی ئەجوڵێنن جادەی کەسێکی کۆلۆنیالی کۆن ناجوڵێنن کە ئەویست ئاهات بە دوای سەروەت و سامانە ئەگەڕا
شعوری ئەو کەسە ناجوڵێنن کەوا لە بریتانیاوە لە فەڕەنساوە خەونی ئەبینی بچێتە هەندستانیا بچێتە جەزائر تموحی کۆمپانیای گەورەی زەبەلاحی کۆمپانیەکان جنسیا دەوروژێنن کۆمپانیەکان وەک ئاماژەم پێک لە سەرەتای وجودی خۆیان هەبووە ئەوە تا لە هەرێمی کوردستانی خۆمانە ئێستا خۆ هەموو کۆمپانیەکانی وەک تۆتاڵ و وەک ئیکسۆن مۆبیل و وەک شەریکانتر هەن یعنی ئەوان وجودیان هەیە ئێمە خۆمان بانگی ئەوانمان کردوون بێ لێرەیە بۆ بەرهێنان بکەن هەن بەڵام ئەمڕۆ شتێکی تر هەیە لە جادەی ئەوروپیا شتێکی ترە جوڵێ من نمونەیەک پێڵێم کاک محەممەد لەم ڕۆژانەیە سێ کەسی هۆڵندی بەناسنامە بەڕەگەز هۆڵندین بەڵام هاتوون بوونەتە پێشمەرگە لە ناوی زیەکانی پێشمەرگا دژی داعشە جەنگن تەنانەت حکوومەتی هۆڵندیش لەسەر ئاسێکی باڵا قسەیان کرد ئێمە هیچ ڕێگات یعنی هیچ جۆرێک لە محاسبەکردن ئەومان نییە بۆ ئەم کەسانە چونکە ئەم کەسانە ئەچن لەگەڵ خەڵکێکە ئەجەنگن کە خەڵکی ئازادی خوازن و دژی هێزێکیش ئەجەنگن دژی ئازادین زۆر باشە بینە سەر خاڵە ئەساسیەکان لە سووریا ئەم ڕێکەوتن نامە سیاسیە پێ وایە لە زەمینەی واقعا لە سووریا جێبەجێ دەبێ چونکە خلافاتی نێوان حیزبی سیاسی کوردەکان ڕەنگە خلافاتی تند و سەخت بێ مەسە بۆ نمونە مەرجەعێکی سیاسیا و بەش لە سی ئەندام پێک بێ سەیە چلی بۆ تەفدەم سەیە چلی بۆ ئەنجومەی نیشتیمانی کوردی سووریا و سەیە بیستیشی دەڵێ لە ڕۆژ ئاوا لە کوردستانی ڕۆژاوا گفتوگۆی لەسەر دەکرێت تا گەڕانەوەی بڕیار بۆ کوردستانی ڕۆژاوا ئەزانی پێ دوای ئەمە بڕیارێکە تەنها لەسەر کاغەزەوە بۆ ڕازیکردنیەکی نێودەوڵەتی و ناوخۆییە یاخود فعلا گەیشتوتە قەناعەتی هێزی سیاسی کە دەبێت یەک و قەناعەتێکیش هەیە يعني قەناعەتەکە زاڵترە من پێم وایە قەناعەتەکە زاڵترە بۆ چونکە ئەمڕۆ قۆناغێک هەیە لە سووریا کاک محەممەد ئەتوانین ناوی بنین پۆست کۆبانی قۆناغی دوای کۆبانی ئەمە خاڵێک بوو ئەم بار و زروف بار و دۆخە سەربازیە نالەبارەی کەوا لە کۆبانیا دروست بوو هەنێ شروطی فەرز کرد شروطی سیاسی فەرز کرد شروطی ئەخلاقیشی فەرز کرد یەکێک لەوانە هەموو هێزە بەرهەڵسکارەکانی سووریا غەیرە کوردەکان تەنانەت ئەمڕۆ ئێتیلافی نیشتیمانی سووری کە ئێتیلافێکی ئەوەی چەترە بۆ معارەزە بە شێوەیەکی گاڵتە پێکردنەوە ئەڵێن باشە ئەهەمێتی کۆبانی لە چیەوە یانی ئەوها خەڵک کۆمەلگای نێودەوڵەتی پشتگیری لێ ئەەکەن حتی تەنانەت شکیان لەوەیە ئەمە زەرەر بدا لە پاراستنی یەکێتی خاکی سووریا ئەمە هەڵوێستی کیانێکی سیاسیت پێ ئەڵێم لەم ڕۆوە لە ڕوویەکی ترەوە لە کاتێکە خەڵکی کۆبانی کچانی کۆبانی و کوڕانی کۆبانی دژی ئەم هێزە فاشیگەرایە ئەجەنگین بەرپرسێکی سەربازی لە ناو سوپای ئازاد ئەڵێ ئێمە لەگەڵ کوردی ئەشرافا قساکەین لەگەڵ ئەوانە قسە ناکەین کە لە کۆبانیان ئەمە خۆی لە خۆیان نەک تەنها دژی هێزەکانی یەپەگە و یەپەژە بوون ئەمە دژی ئینسانی کورد بوو چونکە تەنانەت ئەو کوردانشکەوە ئەو هێزە سیاسیانشکەوە خلافی سیاسی گەوریان هەبوو لەگەڵ پەیەدا و لەگەڵ هەردوو باڵەکەی یەپەگە و یەپەژە لە مەسلەی کۆبانیا هاودەنگ باشە بەڵام خلافی سیاسی لە لای حیزبە سیاسی کوردەکان بە ئاسانی کاڵ نامێتەوە یەکێتی و پارتی چەندین ساڵ شەڕێکی ناوخۆیی خست و توندیان کرد چەندین کەسیان لە یەکتری کوشت شەهید کرد سیارەکەوەیە بەڵام خلافە سیاسەکان هەرماون و هەر تۆختر و هەر خەزانی خەڵک ئەترسیە لەوەی کە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی شەڕی ناوخۆی دووبارە بێتەوە خەڵک ئەگەری هەیە بۆ باش بەڵام لە سووریاش هەمان حاڵەت ینی ئەمە تەنها ئەم خاڵانەی دەرچوون تەنها لەسەر کاغەزن یاخود بە فعلی ئیرادەیەگەیە بۆ جێبەجێکردنی لە واقع من شتێک ئەڵێم یەکەم بارودۆخی سیاسی بارودۆخی سەربازی بارودۆخی تەنانەت کۆمەڵایەتی لە سووریا بارودۆخێکی لە ڕۆژاوا بارودۆخێکی جیاوازە یەکەم ئەوەیە پەیەدە لەگەڵ ئەو حزورە سیاسیانە ئەمڕۆ هەستیان کرد کە ئەبێ هێزەکانی تریش بەشدار بن لە ناو حکمی خۆبەخۆیە ئەمە یەک دووەم ئەو هێزانەی کەوا لە دەرەوەی پەیەدە بوون کە بەردەوام ڕخنیان لە پەیەدە ئەگرت کە گوایە پەیەدە مەجال بە ئەوان نادا ئەوان وتیان وەرن باشە ئەوە کۆبانیە وەرن ناو مەشەدەکەەوە و جێگەی ئێوەشە بێتەوە لێرەیە دوو خاڵی گرنگ هەیە کاک محەممەد هێزە سیاسیەکان لە ڕۆژاوای کوردستان کەوتونەتە نێوان کەوتونەتە ژێر کاریگەری ئێتیلافی معارەزەی سووریەوە ئەمە لەلایەکەوە و هەروەها هەنێ هێزیش بەداخەوە ئەڵێ من لێرە ئەمە موقفێکی شخصیە ئەڵێم نەک تەنها ئێتیلافی معارەزەی سووری هەنێ لە هێزە کوردەکان کەوتنە ژێر کاریگەری سیاسەتی تورکیاشەوە تورکیاش لێرە وەک لە سەرەتایە ویستم قسە لەسەرەوە بکەم تورکیا تا ئەژنۆی چەقیوە لەم قوڕەلیتەیە چونکە تورکیا هێزی ئێستاینە سەر هەڵوێستی تووشە دیارە تا ئێستا فەیسەڵ یوسف ڕێخەری تافگەرە چاکسازی کوردی ئامادە نەبووە بۆ ئەوی بەشداریان بەرنامێ بکە باش
خاڵێکی تر کە باز لەوە دەکرێت ئیدارەکردنی بۆ ماوەی 2 مانگ و پاشان هەڵبژاردن بکرێت. لا دوانیە لە کاتێکی وادا ئەستەمە باسی هەڵبژاردن و باسی پرۆسەیەکی دیموکراسی بکەیت لە وڵاتێکی وەکو سووریا لە کوردستانێکی وەکو کوردستانی ڕۆژئاوادا. ڕاست ئەزانی تۆ ئاماژەت کرد بە جنابدا ئاماژەت کرد کە سێ خاڵی گرنگ هەیە لە ڕێکەوتنەکەی ئەوش ڕێکەوتنێکی سیاسیە ڕێکەوتنێکی سەربازیە لەگەڵ ئیداریە. باش بەڵام پێم وایە یەکێک لە خاڵە لاوازەکانی ئەم ڕێکەوتنە ئەم خاڵەیە، یعنی دوای 2 مانگ دیسانەوە بیر لە هەڵبژاردن بکرێتەوە. بۆ چونکە واقعێک هەیە، ئەم واقعەش مەرجی خۆی هەیە، واقعێکی سەربازی هەیە. ئەمڕۆ شوێنێکی وەک کۆبانی تا ئێستا تا ئەم چرکە ساتەی کە من و تۆ لەسەر ئەمە سەرەی قسەکەین هێرشێکی تند هەیە بۆ سەر کۆبانی تا ئەم چرکەیە. ئەمە لەلایەکەوە. لەلایەکی ترەوە ترس هەیە لەوەی داعش ئەگەر بەرەو لە حەلەبە نفوزی زیاتر بێ گیر و گرفت بۆ کانتۆنی ئەفرین دروستکات و هێرش بکاتە سەر ئەفرینیش. ئەمە لەلایەکی ترەوە. باشە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی سیاسیەوە تا ئێستا خاڵەکانی ئەم ڕێکەوتنە نەچوونێتە سەر ئەرزی واقع و تطبیق نەکراون. باشە تطبیق نەکراون چۆن لێ ئێستاەوە بیر بکرێتەوە هەڵبژاردنێ بکرێ. پێم وایە ئەمە یەکێکە لە خاڵە لاوازەکان. باشە ئەم خاڵە نابێتە هۆی هەڵوەشانەوەی ئەم ڕێکەوتنە. پێم وایە دوای ئەم تەجروبە تاڵەیی کەوە هێزە سیاسەکانی ڕۆژئاوا هەیان بوو لەگەڵ لە ناو مەشەدی سیاسی سووریا و هەروەها لەگەڵ هێزێکی ئەقلیمی گەورەت کە تورکیا بوو، چونکە تورکیا تا پێش چەند ڕۆژێک چەترێکی گەورە بوو بۆ معارزەی سووری و بۆ بەشێک لە هێزە کوردیەکانیش، بەڵام ئێستا ئەو چەترەیە لقوپۆی خەریکە ئەشکێت. باشە جەناب دەڵێ هەموو هێزە سیاسیەکان بڕیاریان داوە کە فعلەن ئێستا پۆست کۆبانی هەیە و لە مەشەدی سیاسی کوردستانی ڕۆژئاوا تێگەیشتون و پێویستە یەک و یەکگرتو بن. بەڵام هیچێک لە خاڵەکانی ئەو ڕێکەوتناوێ باز لەوە دەکات بابەتی سەرباسی تەنها یەکەپەلی بەرپرسە، کەواتە تەنها هێزێک دیسانەوە فەزلی درایەوە سەر هێزەکانی تر. ئەزانی ئەو قسەیە بەشێکی زۆری لە بەرپرسەکانی پەیەدا قسەیان لەو بارەوە کردووە، چونکە ئەمڕۆ بارودۆخی سەربازی لە ناو سووریا لە ڕۆژاوا مەبەستم ڕۆژاوای کوردستانە بەڕاستی جێگەی ئەوە نادا تۆ هێزی جیاجیا جومگەی جیاجیای سەربازی لە ناو واقعەکەی دروستکەی، چونکە تۆ هێرشێکت لەسرە لەلایەکەوە سنوورەکان بەسەرا داخراوە لە سنووری تورکیاوە، لەلایەکی ترەوە هێزێک بە هەموو توانای خۆیەوە ڕۆژانە بە چەک و بە ئەعلام و بە هەموو شێوەیەک هێرش ئەکاتە سەر و کۆمەڵ کوژیش ئەکات. بۆیە لەم کاتەیە باشترە هێزێکی یعنی سەرکردایەتیەکی یەکگرتوو هەبێت، چونکە ئەوەی تۆ سەرکردایەتی یەکگرتوو باسەکەی لەم کاتەیە پێویستە سەرکردایەتیی گرتو بە تایبەتی لە ناحیەی سەربازیەوە سەرکردایەتی یەکگرتوو. بەڵام خاڵی پێش ئەم خاڵە کە خاڵی دووەمە ئەمە ڕەدەکاتەوە، یعنی تۆ تا 2 مانگی تر هەموو ململانە سیاسەکان خەستر و تۆخترە بێتەوە، چونکە جەوێکی ئینتیخابیە و بۆیە انتخابات دروست نابێت کاک محەممەد. باش بەڵام یەکێک لە خاڵە سەرەکی خاڵەکان پێم وایە من وەک ئەو قسەم کرد ئەو خاڵێکی لاواز ئەمە پاساو نابێت بۆ هەنێ هێز بکشێتەوە لەو ڕێکەوتنامەیە. ئەگەر هەر هێزێک کشێتەوە بڕاستی ئەو پێم وایە زەرەر من دەبێت لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی هەڵوێستێکی باشە بۆ ئەم خاڵەدانرا لە کاتێکە هەموو کەس دەزانێ ڕەنگە لە بچووکترین نووسادەترین هاوڵاتی بپرسە لە کاتێکە کە دیمەنێک بەس لە ڕێی تەلەڤیزیۆنەکانەوە دیمەنی سووریا و کوردستانی ڕۆژئاوا دەبینێ دەزانێت بە 2 مانگ هەڵبژاردن ناکرێت، بە 6 مانگیش ناکرێت، بە 6 مانگیش ناکرێت. ئەم لەم دۆخەیە بەڵام بۆ ئەم خاڵە خرایەنە ئەم ڕێکەوتنامە. من بەڕاستی یعنی ئەتوانم بڵێم ئەو زانیاریانەی کەوا خوێندومەتەوە کە لەبەر دەستمایە تا ئێستا نەگەیشتومەتە قەنەعەتێک لە ئەنجامی خوێندنەوەی خاڵەکانەوە بۆ ئەم خاڵە دانراوە. ئەم خاڵە جۆرێک بوو لە تەرزیەکردن لە تەداخلاتی هیچ هێزێکی باشووریتیانە بەڵێ بە دنیایەوە دەڵێن تەداخلاتێکی پارتی دیموکراتی کوردستان هەبووە ئەوەی ئەم خاڵە بخێتە ناو ڕێکەوتنامە. ئەمە ڕوونە چونکە هەموو ئەو هێزانەی کەوا بڵان ئەنجومەنی نیشتیمانی ئەمە ڕوونە هێزەکانی ئەوەی لە ژێر چەتری ئەنجومەنی نیشتیمانیە سیاست ئەکەن و ئەجوڵێنەوە، ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بڕیاری سیاسی و قەنەعاتی سیاسی و هەروەها ڕوئی سیاسیش لە پارتی دیموکراتی کوردستانەوە وەرەگرن و ئەوان پەیوەندیەکی ئەتوانم بڵێم نەکی 2 ڕۆژە پەیوەندیەکی کۆنیان هەیە، پەیوەندیەکی مێژووییان هەیە. بەڵام تۆڵێ ئەم خاڵە مەرجە، بەڵام لە سەیە چلی بۆ مەرجعێکی سیاسی و سەیە چلی بۆ ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا ئەگەر لە سەیە چلەکە ئەم خاڵەدا ڕژاوێکە بریتە لەوەی ئیدارەکردنی ئەم کانتۆنانە بۆ ماوەی 2 مانگ و پاشتا هەڵبژاردن
کشانەوەی ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا لەم هاوپەیمانیە لەم پەیمان نامەیە فەشەلی دۆخەکە پێم وانە لە ڕووی سیاسیەوە بەڵێ فەشەلێکە بێ بەڵام لە ڕووی ترەوە لە ڕووی سەربازی و لە ڕووی ئەوەی سەقامگیربوونی ناوچەکە یان کلیشانەوەی ناوچەکە ئەوە هەر لە بەردەم ئەگەری گەورەیە تەنانەت ئەگەر ئیتیفاقەکە ڕێکیش بخرێت بۆ ئارزوویەکی سیاسی ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا وە بە دەرەی پارتی دیموکراتی کوردستانی عێراق لەوانە بووە کە ئەم ڕێگە نەگاتە دوامە حەتەی خۆی پێم وایە ئەگەر مەجال هەبێ ئاماژە بۆ شتێ بکەم ئەمڕۆ ئەگەر بێت و بەشێک لە هێزە سیاسیەکانی ڕۆژاوای کوردستان و بەشێک لە کەسایەتیەکانی ڕۆژاوای کوردستان ئەگەر بێت و لەژێر چتری تورکیا نێنە دەرەوە و بە شێوەیەکی فعلی نچنە ناو مەشەدە سیاسیەکەوە ئەو کاتە چونکە لە کۆتاییەکە قسەکردن لەسەر ئەم مەسلەیە شروعی واقعیش هەیە یعنی مەشەدێک هەیە لە سووریا مەرجی خۆی فەرزەکە ئەوەی لە کۆبانیە ئەوەی لە سەریکانیە ئەوەی لە قامشلۆیە ئەوەی لە ئەفرینە مەرجی خۆی فەرزەکە چونکە ئەوان تا ئێستا ئیدارەیەک هەیە ئەم ئیدارەیە ڕاستە خەلەلی زۆرتیایە من شتێکت بیرەخەمەوە لێرە کاک محەممەد پێش چەند مانگێک لە سەرەتای 2014 بوو لێرە لە سلێمانی کۆڕبەندێکی فراوان کرا بۆ ئەو دەستورە بۆ ئەو عەقدە ئیجتیماعیکەوە پەیەدە نووسیوێتیەوە بۆ حکمی خۆ بەخۆی مناقشەیەکی گەورەی لەسەرکراوە خاڵی زۆر هەبوو و ڕەخنەش زۆر هەبوو بەڵام لە کۆتاییەکەیە ئەم عەقدە ئیجتیماعیە تا ئێستا بووەتە هۆی ئەوەی کە حکمێکی خۆ بەخۆی هەبێ لە سووریای ئەو فەوزایە هەیە ئەو هەموو کوشتنی و بڕینی هەیە ئەو هەموو نالەباری هەیە بەڵام لە ڕۆژاوای کوردستانە چوارچێوەیەک هەبووە ژیانی خەڵکو و ژیانی ڕۆژانە و ژیانی سیاسی و ئابووری و ژیانی کۆمەڵایەتی تیا بەڕێوە چووە بۆیە ئەمە مشکلەکە لێرەیە ئەگەر بێت و فەشەل بەم چوارچێوەیە نەهێنرێت باشە کا خالیت بینە سە مەسلەیەکی گرنگتر باز لەوە دەکرێ لە کۆبانی ئەوەی لە کۆبانی ڕوویدا پرۆسەی ئاشتی لە تورکیا تووشی شێرپەنجە کرد هەر پرۆسەی ئاشتی لە سەرەتایە بەڕاستی پرۆسەی ئاشتی نەبوو بەسەرەوەی بەقەدرەوەی تەخدیرکردنی جەستەی سیاسی کورد بوو لە تورکیا بۆ چونکە ئەزانی کاک محەممەد ئەمە خاڵێکە بەڕاستی ئەمەگەڕێنێتەوە بۆ سەر ساڵانێک پێش ئێستا و ئەمانگەڕێنەوە بۆ سەر کۆمەڵی شیعارات دروشمی سیاسی ئۆردۆگان کە چووە ناو پەرلەمان قسەی کرد شعری مەلای جەزیرە هێنایەوە ئەو کاتە من تەنانەت ڕێم وا بوتم ئۆردۆگان شعرە خوێنێتەوە هەر دوای ئەوە بە چەند مانگێک ئەوەی کارەساتەکەی شرناخی دروست کرد کە 35 کەسی لە شوێنێکا کوشت چونکە لە سووریا تا ئێستا ئیرادەیەک نییە ئیرادەیەکی سیاسی نییە ئەو خاڵانەی ئەو نەزەریەکەوە داود ئۆغڵە باسیەکرد یعنی تەسفیرکردنەوەی گرفتەکان سفرکردنی گرفتەکان لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئەمە درۆیەکی گەورە دەرچوو درۆ گەورەکە لەکوێ دەرچوو لەو کاتەیە دەرچوو کە لە ساڵی 2012ەوە تورکیا دەستی کرد بەهێنانی هەموو ئەو سەلەفێ جیهادیانەی کەوا لە ناو لیبیا شەڕیانە کرد هێنانی بۆ تورکیا بۆ مەتاری غازی ئەنتاب لە مەتاری غازی ئەنتابەوە هەمووی داخلی سووریا کردن ئەمە جۆرێک بوو لە کاتێک کە باشە چی سەرکردەیەکی جیهانی هەیە لە کاتێکە یعنی لە پرۆسەی ئاشتیە لە دیالۆگایە لەسەر ئاشتی لە هەمان کاتا دێت مقارنەیەکە ئەڵێ هیچ جیاوازیەک نییە لە نێوان پەکەکە و لە نێوان داعشە خۆی ئەمە فیشەکێکی گەرم بوو بەو جەستە سیاسیە سڕکراوەی کەوا ناوی لێ پێ وایە قەندیل لەو پەیامە گەیشت بەڵێ قەندیل لەو پەیامە گەیشت و تا ئێستاش پێم وایە قەندیل بڕیارێک هەبوو کە تا 15 مانگ چاوەڕوانکەن دوای ئەوە ئەگەر تورکیا هیچ هەنگاوێکی جدی نەنێ لە مەسلەی ئاشتیا ئەوان هەڵوێستی تریانە بێ پێم وایە تا ئێستا ئەوان تا ئێستا لە میدیای تورکیا خۆت ئاگاداری باز لە خلافاتی نێوان ئۆجەلال و قەندیل دەکرێت لەسەر مەسلەی پرۆسەی ئاشتی شتی وا هەیە یا ئەمە داڕێژ ئەمە جۆرێکە چونکە میدیای تورکی بەڕاستی میدیای تورکی ئەوەی کە میدیای تورکی ئەیڵێن جیاوازە لەگەڵ ئەوەی کە لە واقعە هەیە چونکە ئەگەر تەماشای هەموو ئەو ستۆری و ئەو هەواڵ و زانیاریانە بکەیتەوە ڕۆژنامەکانی جیهان نیویۆرک تایمز و لۆمۆند و کەناڵە ئەڵمانیەکان لەسەر چالاکی بۆ نمونە داعش لە ناوچەکانی ئورفە و لە ناوچەکانی غازی ئەنتاب گوێزنەوە ئەو شتە نییە کەوات میدیاکانی تورکیا باسی لەکەن مەبەستم لەم خاڵە چی بوو مەبەستم ئەوە بوو میدیای تورکی ڕاستیەکان ناڵێت میدیای تورکی با نمونەیەک بهێنەوە ئێستا تەرەتە 6
کێ بەرپرسەکەیەتی تەرەتە 6 ئێستا جەنەڕاڵێکی متاقاعدی ناو سوپای تورکیا بەرپرسی کەناڵێکە کەواتە من چۆن بڕوا بە کەناڵێک کەم کە جەنەڕاڵێکی متاقاعدی ناو سوپای تورکی بەرپرسێتی ئەمە سیاسەتە لە کۆتاییات تورکیا سیاسەتە باشە تورکیا لەکوێ ئەم هاوکێشانەدایە بە تەنیا دەمێنێتەوە یاخود ئێستاش هەر سوورە لەسەر خەونەکەی کە پێوترا خەونی گەڕانەوەی ئەو خەونە کۆتایی پێهات عوسمانی کۆتایی پێهات بۆ ئێستا کۆتایی پێهات ئەو خەونە چونکە تورکیا بە تەمای ئەوە بوو کە بەو قەبارە گەورەیە کە چوە ناو ئەوەی کە پێڵن نێوان دوو کەوانەیە پێڵن بەهاری عەربی بە شێوەیەک بە حەجمێکەوە چوە ناو ئەم پرۆسەیەوە بەتەما بوو لە سووریاش وەک مەسر زوو مەسلەکە کۆتایی بەڵام تۆڵی کۆتاییات و بەڵام مهندسی داڕشتنی ئەم سیاستەداڵەیە کە لە جومگەی ئەساسی دەسەڵاتی بەڵێ ئەویان باشە زانم بەڵام ئەگەر مەجالم پێبێ بەس ئەم فکرەیە تەواو بکەم تورکیا ئەویست لە سووریاش مەسلەکە زوو کۆتایی پێبێت وەک مەسر وەک تونس و ئەخوانی مسلمینیش بێنە سەر حکم لە سووریا اینجا سووریا دەرگا گەورەکەی تورکیا بێت بۆ چوونە ناو جیهانی عەرەبیەوە بەڵام ئەمە کۆتایی پێهات چونکە لە ڕوویەکەوە لە ئیخوانی مسلمین درا لە مەسرە کە جومگەیەکی گەورەی ناو وڵاتانی عەرەبیش کە سعودیە بوو هەڵگەڕایەوە دژی ئیخوانی مسلمین لەگەڵ سەربازەکان لەگەڵ جومگەی عسکەری مەسرایەکیان گرت ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە هەر ئیخوان مسلمین خۆیان لە سووریا پاشەکشەیەکی زۆریان کرد ئەو پاشەکشەیە لە قازانجی ئەحراری شام و نەسڕەوەمانەوە بێ کۆبانی چی بە جیهان وت کۆبانی وتی بەڕاستی وتی کورد ئیمەیجێک وێنەیەکیان تەقدیمی خەڵک کرد کە وێنەیەک بوو وەک ئەو پیاوێکی گەورەی ناوەکەی ناوی پیتەر لۆران شتێکی وایە فەڕەنسیە لە بیرم چوو کە سکرتێری ناوەکەی مێستا لە بیر چوو سکرتێری حیزبی شیوعی فەڕەنسیە کە دوێنێ قسەی کردووە ئەڵێ کۆبانی لە بری ئێمە ئەجەنگن کۆبانی سوورەیەکیان تەقدیم کردو ئەم سوورەیە تەنها پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە کوردەوە نییە بەڵکو ئەوە دیفاع لە ئێمە و لە هەموو ئینسانیەت سپاس دەکەین ئێوەش هەمەنیشە بینەری ئەم شاشەیە بن بۆ تاوتوێکردنی مەلەفە گەرمەکان سپاسان سپاس